سەرەتاییە لە پۆلی 2 3 ئەوانە چەند فیلمێکم بینی کە بەڕاستی کاریگەری هەبوو لەسرم و زۆر تەئسیری لێکردم. یەکێک لەوانە ژیانی ئیبن سینا بوو، گەورەترین فەیلسوف و گەورەترین بیرکاریزان و پزیشکی سەردەمی خۆی. ئەتوانین بڵین گەورەترین پزیشکی سەردەمی خۆی کە پێش ئەو هیچ پزیشکێک لەو ئاستەدا نەبووە لە جیهانە و ئەو نووسینانی کە ئەو نووسیوێتی تا ئێستاکەش وەرئەگێڕێن و دیراسەیان لەسەر ئەکرێ. ئەم پیاوە بە باوکی پزیشکی سەردەم ناسراوە. جا کەسێکی وامەزن من لە مناڵیمە کە ژیانەکەیم بینی و دوایی گوێم لە ژیانەکەی گرت و مهم بوو بەلامەوە شتم لەبارەوە خوێندەوە، زۆر تەئسیری لێکردم کە چۆن ئینسانێک ئەتوانێت لە دنیای عیلمە ئەوەندە بچێتە پێشەوە کە بەدەیان و سەدان کتێبی نووسیوە 1000 ساڵ لەمەوە پێش. بۆ نمونە 2 مجەڵەد کتێبی بەس لەسەر نەخۆشیەکانی قۆڵۆن نووسیوە، 700 دەرمانی لە ناو یەک کتێب یا شەرح کردووە بە ناوی قانون فی الطب کە 10 مجەڵەدە، لە هەندێک چاپە 8 مجەڵەدە. ئەم پیاوێکی گەورەی زمانی خۆی بووە. هەموو ڕۆژێک کاتێکە خۆر هەڵاتووە چووەتە دیوانی دەسەڵاتداری ئەو کاتی سامانیەکان و لەوێ وەزیر بووە و خەریکی دەوڵەتمەداری بووە، تەکلیفیان لێ کردووە کە ئەو کارە بکە هەتا نیوەڕۆ، واتە بەیانی تا نیوەڕۆ خەریکی سیاسەت و بەڕێوەبردنی وڵات بووە. لە دوای نیوەڕۆ نەخۆشی بینیوە چونکە وتمان گەورەترین پزیشکی زمانی خۆی بووە هەتا ئێوارە. و ئەم پیاوە لە دوای نوێژی عیشا دەستی کردووە بە دەرزوتنەوەی بە تایبەتی پزیشکی لەگەڵ ئەوەشا کە گەورە فەیلسوفی زمانی خۆی بووە و ئەو بەلایەوە پزیشکی شتێکی ئاسان بووە و فەلسەفە و بیرکاری بەلایەوە علمێکی گەورە و گران بووە. قورس بووە و هەموو کەسێ نەیتوانیوە فێری بێت، واتە فەلسەفە. چونکە ئێستا و ئەو کاتە جیاوازە، ئەوسا فەلسەفە ئەحیا و فیزیا و کیمیا و هەندەسە و ئەمانەش هەر لەناو فەلسەفا بوون. واتە کە ئیتر وتویانە فەیلسوف یعنی تر عەلامە بووە، عالمی هەموو زانستەکان بووە. ئەم پیاوە شەو خەوتووە بەیانی نوێژی بەیانی کە هەستاوە تا خۆر هەڵاتن کتێبی نووسیوە و لە فترەیەکی کەمی ژیانیا کە بەم شێوازە ژیاوە دەیان مجەڵەد کتێبی نووسیوە، نزیکەی 20 کتێبی لە پزیشکی و نزیکەی 40 کتێبی لە فەلسەفە و نزیکەی 20 کتێبی لە بیرکاری و 10 کتێبی لەسەر شەریعەت و تەنانەت کتێبێکی لەسەر مۆسیقا و کتێبێکی لەسەر فەلەک هەیە. مرۆڤێکی مەزنی وە لە دنیایەکی دواکەوتووە بە خوێندنەوە بە هەوڵدان گەشتووە بەم ڕادەیە. بۆیە لای من زانا و کتێب زۆر خۆشەویست بوون.